بەڕێز سیراج بارزانی سەرۆکی ئەنجومەنی گشتی ڕاژە لە هەولێرۆ لەگەڵماندا گفتوگوی زیاترەکەی سەبارەت بە دامەزراندنی ئەنجومەنە. بەڕێز سیراج بارزانی، ئەو ئەنجومەنە چیەوە بۆ دامەزرێنرا؟ سپاس کاک کۆمار بۆ جەناب تو بۆ کەناڵی کوردستان 24 بۆ ئەو دەرفەتەی ڕەساندوتانە. پێشەوە وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە کاک کۆمارێگە دەرفەتم دەی منیش پرسە و سەرخۆشیم ئاراستەی خانەوادە و کەس و کاری شەهیدانی ئەم ڕووداوە دڵتەزێنە دەکەم کە بەداخەوە ئەمڕۆ لە سنووری دارەی زاخۆ ڕوویدا و هیوای چاکبوونەوەش بۆ بریندارەکان دەخوازین شیفای عاجل ئینشاءالله. بەنسبەت هۆکارەکانی دامەزراندنی وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد، ئەمە لە چارچێوەی کارنامەی حکوومەتە لە هێرە گشتیەکانی بەرنامەکاری حکوومەت داهاتووە کە ریفۆرمی ئیداری یەکێک لە کارە سەرەکیەکانی حکوومەتە بی. چاکسازی کارگێری پرۆسەیەکی بەردەوامە بەڕێستانی هیچ حکوومەتێک نادۆزنەوە مەراسیمێک ساز بکە بە بۆنەی کۆتایی هاتنی چاکسازی کارگێری لە وڵاتە هەرە پێشکەوتەکانیش پرۆسەیەکی بەردەوامە. تەنیا جیاوازی ئەوەی ئەم کابینەیە گرنگیەکی یەکجار زۆری بۆ ئەم بابەتە داناوە لەبەرەوەی کە بەڕاستی کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی ئیداری کەڵەکە بووە لە ماوەی ڕابردوودا لە پەیکەری ڕێخستنی حکوومەت و شێوازی دابەشکردنی میلاکاتی حکوومەت بەسەر وەزارەت و دامەزراوەکانی نەبەسرا بە وەزارەت لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستی بە پێداچوونەوەیەکی شامل و کامل دەکە بۆ ئەوەی کە دووبارە ئەم پەیکەرە هەیکەل تەنزیمیە و میلاکاتە تەوزیع بکرێن بە پێی پێداویستی یەکە کارگێریەکان لە قیتاع مختلفەکانی حکوومەت بۆ ئەوەی باشترین خزمەت بە کەمترین کولفە پێشکەشی خەڵکی کوردستان بکرێت. بەڵێ ئێستاشی لەگەڵدا بێت حکوومەتی هەرێمی کوردستان گیرۆدەی دامەزراندنێکی ئەجگار زۆری ساڵانی ڕابردووی فەرمانبەرانە. ئەم ئەنجومەنە دەتوانێت ئەم پرسە چارەسەر بکات کە بە ناپێویست و بە نەبوونی پسپۆڕی باش خەڵک دانەمەزرێت. زانی خۆی بابەتەکە ئەمەیە، ئێمە کە حکوومەت تەشکیل دەکەین مەبەست لە حکوومەت ئەوە نییە جەستەی حکوومەت بەکار بێت بۆ عیلاجکردنی کێشەی بەتاڵە، یعنی کێشەی بێکاری بە دانانی خەڵک لە ناو جەستەی حکوومەت عیلاج نابی و شاهدی ئەوەش ئەمەیە کە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد وێڕای ئەوەی کە خەڵکێکی ڕادەبەدەر وەکو موچەخۆر لەسەر ئەرکی بوو جای گشتی موچە وەردەگرن، بەڵام هەموو کەس شاهدی دەدا کە مەسەلەی بێکاری هێشتا گرفتێکی سەرەکیە لە وڵاتی ئێمە. ئەرکی سەرەکی حکوومەت ئەمە نییە و بە میلاکاتی حکومی و ڕاژەی گشتی گرفتی بێکاری چارەسەر نابی. ئەگەر بیرتان بێ لە ماوەی ڕابردوو کە ئەزمەی داراییمان هەبوو بۆ ئەوەی بتوانین بودجەی پێویست تەرخانکەین تەنانەت تەنیا موچەی فەرمانبەران بدەین دەبا چاوەڕێمان کرد بە هەتا پارەکە تەواو دەبوو کەواتە نزیکەی 100% بودجەی گشتی سەرف دەکرا بۆ ئەوەی سلفەی حکوومەت لێ بدرێ، بزوێنەری حکوومەت مەکینەی حکوومەت دەست بە ئیش بکە کەچی هیچ پرۆژەیەکیش ناتوانانی تەقدیم کە لەبەرەوەی ئیمکانیاتی دارایی حکوومە هەموو لە خەرجی بەکاربردن سەرف دەکرێت. یعنی ڕێژەی نەفەقاتی تەشغیلی حکوومەتی هەرێم بە شێوەیەکی خەیالی بەرزە. یعنی حکوومەتی متەتەور لە نێوان 20 بۆ 30% زیاتر ئەگەر ڕێژەی تەخصیصاتی مالی بۆ خەرجی تەشغیلی زیاتر بی ئەوە هێلی سوورە کەچی لای ئێمە 80 و 70 و سەروی ئەمەش پارەی بودجەی گشتی تەرخان دەکرێت تەنیا بۆ ئەوەی کە تەختیای نەفەقاتی تەشغیلی ببی. بۆیە ئێمە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی ئێمە دووبارە ڕێخستنەوە و تەوزیعی میلاکاتە بۆ ئەوەی هەندێک لە بارقورسی خەرجی تەشغیلی کەم بکەینەوە پارەیەک بمینی بۆ ئەوەی ئێمە بۆ خەڵکی کوردستان پرۆژەی پێ بکەین. خەمێکی گەورەی ئێستای خەڵک کۆ ئێستاش خەریکە پێی دڵخۆشە بن پرسی چارەسەرکردنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانە و لە لایەکی تریشەوە لە ماوەی ڕابردوودا گرفتێکە بووە پلەبەرزکردنەوە بە نەبوونی خزمەتیشەوە هەبووە پلەی بەرز کراوەتەوە تا چەند دەتوانم گرفتە چارەسەرکەن. ڕاستە لە یاسای ئەنجومەنی ڕاژەی گشتی ئێستا ئەمە طبعاً مؤسسەیەکی نوێیە بۆ یەکەم جارە هێنانەکایەی ئەم جۆرە مؤسسەیە یەکەم جارە لە مێژووی حکوومەتی هەرێم دەکرێت وەلەو
یاسایەکە کۆنە پێش 11 ساڵ دەرچووە بەڵام هەنگاوێکی جەریئی کابینەی نوێمە بۆ ئەوەی کە بپڕژێتە سەر ئەم بابەتانەی جەنابەت باست کرد خۆی ڕاستیەکە چییە؟ ئێمە ڕاستە زیادەی میلاکمان هەیە کە جەنابەت باست کرد لە هەمان کاتدا نەخسی میلاکیشمان هەیە زۆر یەکەی کارگیریە لە حکوومەت یعنی ئەگەر دوو کارتی زۆر گەورەی با بڵین پەروەردە و تەندروستی جەنابەت تەماشا بکەی بێگومان پێویستی بە میلاکی نوێیە ینی خوێنی نوێش دەیبێتە ناو جەستەی حکوومەت بە پێی پێداویستی بە پێی طبعا وەسفی وەزیفی ئەم وەزیفانە دەبی وەسف بکرێن مەهامی یەکە کارگیریەکان دەبی دیاری بکرێت و بە شێوازێک بیت کە ئەم کەسە کە شغلی منصب دەکە طبعا کەسەکە سیڤی خۆی هەیە وەزیفەش سیڤی خۆی هەیە لە مصطلحی ئیداری بە سیڤی وەزیفە دەڵێن وەسفی وەزیفی یعنی شخصی مناسب کاتێک لە شوێنی مناسب دادەندرێ کە سیڤی کەسەکە لەگەڵ وەسفی وەزیفەکە بگونجێ اینجا ئەمانە ئیشی مەبدەیی نەکەیمە لەسەری ئیش دەکەن ئیشی بنیەی تحتی ئیدارینە یعنی یەکێک لە مؤشراتی نەجاحەتی ئەم سیاسەتە ئەمە دەبیت کە بتوانین یاسای ساڵانەی بودجەی گشتی کە لە پەرلەمان پەسەند دەکرێت جێبەجێ بکردن و خەڵکێک بتوانین لەم شوێنە نەخسوانە دابنرێت. ببوورە کاتم زۆر کەمەوە بەڵام پرسەکە شەڵی دەگرێت دەزانم یەک پرسیاری دیکەم هەیە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. عراق نامتمانەیەکی بەرامبەر هەرێمی کوردستان هەیە لە پرسی فەرمانبەراندا ئەم دامەزراوەیە دەتوانێت ئەمە بۆ حکومەتی عراقی ڕوونکاتەوە؟ بێگومان شەفافەتی لە ڕۆدە بە دەر دێتە ئاراوە دێتە کایەوە بە بۆنەی ئەو کارێکی ئێستا ئەنجام دەدرێ من بۆ معلوماتی جەنابتان دەڵێم موظفی ئێمە لەوانەیە ئێستا گوێمان لێ بگرێت کە ئەوە ئێستا چ تەسیرێک لە کارمەندی حکوومەت دەکە چ کارێک دەکرێت بۆ ئەوەی بژێوی ژیانی کارمەند باشتر ببی لە هەندێک مەسایلی پلەبەرزکردنەوە و مستەقبەلی با بڵین میهانی و پسپۆری فەرمانبەران با ئەوەی کە ئایندەیەکی باشتریان هەبی ئێمە خەریکی بە ئەلکترۆنیکردنی دۆسیای کەسی فەرمانبەرانین دۆسیای هەرە سەرەکی ئێمە ئەمە دەبی بە ئەلکترۆنیکردەکە من دەتوانم ناوی ئەو کابینە جگەی لەوەی کابینەی چاکسازیە کابینەی دروستکردنی چەند بەشێکی حکوومەتی ئەلکترۆنیشە کە یەکێک لەمانە بە دیجیتالیکردنی دۆسیای کەسیە ئەمە زۆرێک لە پێدەویستیەکانی فەرمانبەران بە شێوەیەکی شەفاف دەخاتە ڕوو و کۆمەڵێک بڕیار دەدرێن لە قازانج و بەرژەوەندی فەرمانبەریش بە تایبەت ئەوانەی ماندوون کاکومار فەرمانبەر هەیە ماندووە لە ساعت 8 بۆ ساعت 3 کارێکی زۆر دەکە دەبیت تەقدیری ئەم ئیشە بکرێت دەبیت تەحدید بکرێ و نیزامێک و مؤسسەیەک هەبی ئەم ئیشانە تەقدیر بکرێ و لەم چوارچێوە دەکرێت طبعا تعویزی ماندووبوونی مۆزەفیش بکرێت بە شێوەیەکی گونجاو و شایستە. بەڕێز سیراج بارزانی سەرۆکی ئەنجومەنی گشتی ڕاژە سپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا.